پێتان دەگەمەوە لە وانەیەکی تری وانەکانی زیندەزانی پۆلی 12 هەتاوەکەری بەندی نوێمە. لە بەندی نوێم کاریگەری شوێنی بۆ هێڵمان باس کرد لەسەر کرۆمۆسۆم، پاشان تاقیکردنەوەکەی مۆرگان، دوای ئەو نەخشەی کرۆمۆسۆمی، پاشان ئەو گۆڕانانی کە بەسەر بۆ هێڵەکاندا دێت یان بەسەر کرۆمۆسۆمەکاندا دێت ئەوەی ناو دەبرا بە بۆ ماوەبازدان. دوای بۆ ماوەبازدان وانەیەکی کورت هەیە لە کتێبی خۆمان، بەڵام فکرەی زۆری تێدایەوە، پرسیاری زۆر جیاوازی لێ هاتیتەوە لە تاقیکردنەوەی گشتی تۆماری ڕەچەڵک. هەموو ئەو پرسیارانەی کە لە تاقیکردنەوەی گشتی هاتیتەوە هەروەک جارێکت کە باسم کرد لە ڤیدیۆیەکی تایبەت هەیە لە چەناڵی یوتیوبی کۆمەڵگەی بارز، دەتوانن لێ دەرمتابعی بکەن، یەک بە یەک پرسیارەکانم حەل کردینەوە و فکرەکانم ڕوون کردیتەوە. لە کۆتایی بابەتی تۆماری ڕەچەڵک بابەتێک هەیە شێوازەکانی بۆمانەوەیە، هەندێک کە لە کتێبەکەی دەخینینەوە هەندێک ناڕوونە، ئەوەی کە باسی شێوازەکانی بۆمانەوەی دەکاتن دەربڕینی ئەو ئەگەرانەیە کە بۆ نمونە لە ڕوخسارێکی لەشی و بەزیو یان لە ڕوخسارێکی لەشی و زاڵ ئایا ئەو تاکانی کە پەیدا دەبن لەو داک و بابانەی کە ئەو ئەلیلە زاڵیان هەیە یان نییە، یان ئەو ئەلیلەی کە بەزیوە هەڵگرن یان توشبوونە یان ساغن. هەموو جۆرەکانی ئەو لێکدانانە لە بابەتی شێوازەکانی بۆمانەوە باس کرایە. من هەر لەو وێنانێک کە لەسەر سکریندا تەشۆیەکە دەیبینن نیشانتان بدەم. بابەتەکە حەقە بەو نەوعی مەسەلەن تۆمار ڕەچەڵک یارمەتی دەرە بۆ ئەوەی لێکدانەوە بۆ شێوازەکانی بۆمانەوە بکرێت، بۆ نمونە ئەگەر ڕوخسارەکە لە شەو ڕوخسار بێت چۆن دەبێت دەرکەوتنی یان بەستراوی بە یەکەس چۆن دەبێت دەرکەوتنی، ئایا ئەو ڕوخسارە زاڵ بێت یان بەزیو بێت، کاریگەریەکەی کو دەبی، و لەشی زاڵ ئەو تاکەی ئەو ڕوخسارە دەردەبڕێت یەکێک لە باوانی هەی بووە یان هەڵگری تا ئەوکەی بۆ یان توشبوو بووە یاخود ئەلیلە زاڵەکەی هەبووە لەگەڵ ئەلیلەکی بەزیو کە لە هەردوو حالەت دەبنێت توشبوو لە لەشی و زاڵی چکە بە یەک ئەلیل ڕوخسارێکە دەردەبردرێت. ئەو هەموو ئەو ئەگەرانە باز دەکات کە دەتوانین کورتی بکەینەوە لە عنوانی شێوازەکانی بۆمانەوە، یعنی هەموو ئەو ڕوخسارانی کە دەگوازرێتەوە لە باوان لە بۆ وەچەکان ئەو ئەگەرانەی کووە، هەتا مەلێکی بدەینەوە ئایا چەند ڕێژەی چەند لە وەچەکان توش ئەو ڕوخسارەی دەبن یان ڕوخسارەکەی دەردێخن. بابەتی ئەو ڕۆمان باسی هەندێک ناتەواویە یاخود هەندێک ڕوخسارە لە بۆ ماوەزانی مرۆڤ. ئەو ڕوخسارانە تەبعاً هەمومان دەزانین بۆ هێڵ دەست دەگرێت بەسەر دەرخستنی ڕوخسارەکان. هەموو ئەو شتانەی ئەو ڕوخسارانەی کە دەگەڕێنەوە لە بۆ سیفەتێکی دیاریکراوە بۆ هێڵی دیاریکراوە لەسەر کرۆمۆسۆمی دیاریکراوە کە هەروەک لە بەندی هەشتم باسمان کرد وەردەگیردرێ و پاشان لەبەر دەگیرێتەوە و پاشان وەردەگیردرێت پرۆتینێکی دیاریکراو دروست دەکات کە لەو زیندە چالاکیەی ڕۆڵێکی سەرەکی هەیە. دەرکەوتنی ڕوخسار هەندێک جار بە شێوەی یعنی سلبی دەبی، بە شێوەیەکی وەکو بڵێ بارێکی نەخۆشی دەبی. ئەوجا ئەوانە پێیان دەڵێن تێکچوونە بۆ ماوەیەکان. تێکچوونە بۆ ماوەیەکان نەخۆشین یان باری تێکچوون و ناتەواوین یاخود هەندێک جار کەم ئەندامین هۆیەکەیان دەگەڕێتەوە لە بۆ بوونی بۆ هێڵی دیاریکراوە کە یان بۆ هێڵەکە لە ئەنجامی بازدان گۆڕانی بەسەردا هاتیەوەی کردیە پرۆتینێکی دیاریکراوە بە شێوەیەکی ناتەواو دروست بێت یاخود دروست نەبێت، ئەو ڕوخسارە لەسەر ئەو کەسەی دەردەکەوی ئەو حالەتە پێ دەڵێن ناتەواویەکی بۆ ماوەییە ئەگەر پەیوەندی هەبوو بە تێکچوونی بۆ هێڵێک لە بۆ هێڵەکان.
ئەو سیفەتانی یان ئەو ڕوخسارانێک کە ئەمە دایانهێنین یەک لەوانە سیفەتەکانی فرێبۆهێڵی پێ دەڵێن، یعنی کۆمەڵێک سەرمۆزوعمان هەیە لەو بابەتەی. یەک لەوانە سیفەتەکانی فرێبۆهێڵی. سیفەتی فرێبۆهێڵی معنای وایە زیاد لە بۆهێڵک کاریگەری هەیە لەسەر دەرکەوتنی ئەو ڕوخسارێ. بۆ نمونە زیندەزانان زۆربەیان بەڕای زیندەزانان زۆربەی سیفەتەکانی مرۆڤ سیفەتی فرێبۆهێڵیە. ئەو سیفەتی فرێبۆهێڵیە یعنی زیاد لە بۆهێڵک ڕۆلی هەیە لە دەرخستنی ئەو ڕوخسارەی. بۆ نمونە ڕەنگی پێست کە پەیدا دەبێت لە ئەنجامی کاریگەری 3 هەتا 6 بۆهێڵ، هەروەک ئەو وێنەی کە دەیبینن هەرێک لەو بۆهێڵانەی کە باسمان کرد دوو شێوەی هەیە. شێوەیەکیان کە ئەمە بە سمۆڵ ئەلیلەکەیمان دەربڕێ، یاخود شێوەیەکیان کە بە کەپیتاڵ ئەلیلەکەیمان دەربڕێ. ئەوانەی کە بە کەپیتاڵن ئەوانە بەرپرسیارن لە دروستکردنی میلانینی زیاتر، یعنی چەند ئەلیلی شێوە کەپیتاڵ یان ئەلیلی بەرپرسیار لەو بۆهێڵێک کە دەبێت هۆی میلانینی زۆر دروست بکرێت زیاتر بی پێستی ئەو کەسەی تۆختر دەبێت. لەو ساڵانی دوایی پرسیارێک هاتبووە کە ئەو 6 حالەتەی کە لە وێنەکەی دەیبینن ئەوە دەرخستنی یاخود نیشاندانی ئەلیلە زاڵەکانە. لە حالەتی سفرەکە یان هیچ ئەلیلەکی زاڵمان نییە، کەسەکە ڕەنجی پێستی ئاچوق دەبێت، بەڵام بە شێوەیەکی تەدریجی یعنی بە شێوەیەکی پلەداری کە ئەگەر یەک ئەلیلی زاڵ هەبوو یاخود دوو ئەلیلی زاڵ هەبوو لە کەسەکە یاخود 3 ئەلیل یان 4 5 6 لە کۆتاییدا ئەگەر هەر 6 ئەلیلەکە زاڵ بوون ئەوە کەسەکە ڕەنجی پێستی زۆر تۆختر دەکەوێت. ئەوجا لە پرسیارەکەی بە کەلۆریەوە هابوو کامیان ڕەنجی زۆر زیاتر تۆخترە، ئەوەی کە میلانین زیاتر دروست دەکات، ئەوانەی کە ئەلیلی کەپیتاڵ یان زیاترە لەو وەڵامانی کە لە کتابەکەی دراوە. بێجگە لەو ڕوخسارەی کە ڕەنجی پێستە، هەیتوان ڕەنجی چاویش و ڕەنجی موو و درێژی باڵا ئەوە نمونەنە لەسەر سیفەتەکانی فرێبۆهێڵی. ڕەنجی چاو عینەن پلەداری هەیە لە دەرکەوتنی ڕوخسارەکەی لە کەسەکان، و ڕەنجی موو هەروەها درێژی باڵا یعنی شێوەیەکی پلەداری هەیە. هەموو دەگەڕێتەوە لە بۆ بوونی شێوەی جیاوازی ئەو ئەلیلانەی کە هەیانە دەبێتە هۆی زیاد و هەیانە دەبێتە هۆی کەم بەرهەمهێنانی ئەو پرۆتینێکە کاریگەری دەبێتین لەسەر دەرخستنی ئەو ڕوخسارەیە. بابەتە چکەمان هەیە سیفەتە ئالۆزەکان. ئەو سیفەتە ئالۆزانە تەوان هەموو ئەو شتانی کە باسییان دەکەین ئەوە هەموو لە مرۆڤ قەزدمانە. سیفەتی ئالۆز یعنی بێجگە لە کاریگەری بۆ ماوە هۆکارەکانی ژینگەش دەوری هەیە. بۆ نمونە حالەتێک لە نەخۆشی، حالەتی جۆری خۆراک یان هۆکارە فیزیاییەکانی ژینگە، بۆ نمونە ڕۆناچی تیشتی خۆر، بۆ نمونە کە کاریگەری هەیە لەسەر ڕەنجی پێست. سیفەتە ئالۆزەکان ئەوانن کە ژینگە زائیدەن بۆ هێڵ. سیفەتی ئالۆز یعنی ژینگە کاریگەری دەبی لەسەر کاری بۆ هێڵەکەی. سیفەتی ئالۆز ڕەنجی پێست هەمومان دەزانین کە تازە باسمان کرد بۆ هێڵ هەیە وە دەکاتن ئەو ڕەنگە بەو شێوەیە دەربکەوی، بەڵام ئەگەر کەسەکە زیاد خۆی بداتە بە تیشتی خۆر یان لە شوێنێک بژیتن کە تیشتی خۆر لێن دەربەهێزترە، تەڵان دروستکردنی میلانین وەکو هۆکارێکی خۆپاراستن لە شێرپەنجە، چکە میلانین بۆیەکی تر پارێزگاری پێست دەکاتن لە تیشکە زیان بەخشەکان. ئەو کەسێکی خۆی بداتە بە خۆر ڕەنجی پێستی دەگۆڕێت، کەواتەوە کاری ژینگە کاری کردەسەر. هەروەها درێژی باڵا کە بەخۆی سیفەتێکی فرە بۆ هێڵیە، بەڵام لە هەمان کاتیش ئالۆزە، چونکە ژینگە وەکو خۆراک وەکو نەخۆشی کاریگەری هەیە لەسەر دەرکەوتنی. خاڵێک کە هەیە کە گرنگە بزانین، هەندێک سیفەتی ئالۆز هەیە ڕۆڵ دەبینن لە هەندێک نەخۆشی. ئەو سیفەتە ئالۆزانە تەڵان بۆ هێڵ هەیە، بەڵام جۆری خۆراک یاخود هۆکارێکی ژینگەی دەبێتە هۆی دەرکەوتنی ئەو ڕوخسارەیە. بۆ نمونە شێرپەنجەی مەمەک، نەخۆشی شەکرە،
نەخۆشیەکانی دڵ دەماغەوەستێ هەروەها نەخۆشی یان حالەتی سکیزەفرینیا ینی فرە کەسێتی تێبووسایشای شیزۆفرینیا نمونەشێک بەجێمەوە جگە لەوەی کە هۆکارێکی بۆ ماوەیی هەیە بەڵام ئەو کەسێک کە هەڵگری ئەو بۆ هێڵەیە یان هەڵگری ئەو ئەلیلەیە کە ئەگەری ئەوەی هەیە ڕۆژێک لە ڕۆژان ببێتەوەی ئەوەی لووی زیان بەخش دەربکەوی لە زینک کە خۆراکی تێرچەوری ڕۆڵی هەیە لە توشکردنی هەروەها نەخۆشی شەکری عینەن ئەگەر ئەو بۆ هێڵە کاریگەرێکی تەواو نەبوو یاخود چالاک نەبوو بە تەواوی وەکو کەسێکی ئاسایی زۆر خواردنی ڕێژە کاربۆهایدراتی زۆر یاخود شەکری زۆر زووتر وەدەگرێت ئەو حالەتە دەربکەوێت کەواتە ئەوە سیفەتە ئاڵۆزەکانە هەروەک باسمان کرد احتیمال هەیە سیفەتی فرە بۆ هێڵی لەگەڵ هۆکاری ژینگەکان لێگە بکەن و ڕوخسارەکەەوە دەربکەوێت ئەو ئەگەر لەوە کەلۆری بێتەوە نمونە لەسەر ڕوخسارەکانی یان نمونە لەسەر سیفەتەکانی فرە بۆ هێڵی هەروەک باسمان کرد ڕەنجی پێست و ڕەنجی چاو و ڕەنجی مو و درێژی باڵا بەڵام لێرە ڕەنجی پێست و درێژی باڵا هەروەها لە سیفەتە ئاڵۆزەکانیش کاریگەری هەیە یعنی کە وجودی هەیە بوونی هەیە لێ دەکرێت بڵێن ڕەنجی پێست هەم سیفەتێکی ئاڵۆزە هەم سیفەتێکی فرە بۆ هێڵیە بەڵام لە ئەسڵدا سیفەتێکی فرە بۆ هێڵیە هەروەها درێژی باڵاش بابەتێکی تر ئەلیل زۆری ئەو بۆ هێڵانەی سێ ئەلیل یان زیاتریان هەیە ئەو بۆ هێڵانەی سێ ئەلیل یان زیاتریان هەیە وەسف دەکرێن بە ئەلیل زۆری یعنی بۆ هێڵێکی دیاریکراو بۆ نمونە لە بۆ ماوەی کۆمەڵەکانی خوێنی مرۆڤ سێ ئەلیلی ئای کەپیتاڵ و ئای بی کەپیتاڵ لەگەڵ ئای سمۆڵ ئەو سێ ئەلیلە کاریگەریان لەسەر دەرخستنی شێوازێک لە گروپەکانی خوێنی مرۆڤ بەپێی ئەو دژە پەیداکەرانی کە ئەمە پێشتر ناومان بردیە لە بەندی هەفتە دژە پەیداکەری ئەی و بی یاخود هەردووچیان بەیەکەوە یاخود هەردووچیان نەبن لەسەر فڕۆکە سوورەکە هەر یەک لەو لە ئەلیلەکانی ئەی لەگەڵ بی بەیەکەوە هاوزاڵ بوونە ئەگەر ئەی لەگەڵ بی بن لە کەسێک ئەو هاوزاڵ بوونە خاوەنی ئەو ئەلیلانە گروپی خوێنی ئەی بیە بەڵام ئای و ئای بی زاڵبوونی تەواویان هەیە لەسەر ئای سمۆڵ ئای بەرپرسیارە لە گروپی خوێنی ئۆ کەواتە ئەگەر ئای کەپیتاڵ ئای سمۆڵمان هەبوو ئەوە گروپی خوێنی ئەیە بەڵام دووڕەگە هەروەها بی ئای سمۆڵ گروپی خوێنی بیە بیەکی دووڕەگە ئای سمۆڵ گروپی خوێنی ئۆیە چییە ئەو ئەلیلانە چنە؟ ئەلیلەکانی ئەی و بی هەر یەکەچیان بەرپرسیارن لە پەڕڵەی دروستبوونی شێوەیەکی جیاوازی ئەنزیمێک یعنی ئەو بۆ هێڵە کە بەو ئەلیلەی دەردەبردرێ وە دەکاتن ئەنزیمەک پەیدا ببی کە دەبێتە هۆی ئەوەی دوو گەردی جیاوازی شەکر دەربکەوی لەسەر فڕۆکە سوورەکە گەردی جیاوازی شەکر لە کتێبی خۆمان نووسرایە دژە پەیدا کرد یعنی ئەگەر ئەلیلی ئەیمان هەبوو ئەو ئەنزیمەک چالاک دەبێت و ئەنزیمە دەبێتەوە هۆی دەرخستنی شێوەیەکی دیاریکراوی شەکر گەردێکی شەکر لەسەر فڕۆکەی سوور ئەگەر بیمان هەبوو شێوەیەکی دیاریکراوی تر ئەگەر هەردووکمان هەبوو هەردوو شێوە دیاریکراوکێ ئەو گەردە شەکرێ و ئەگەر ئەلیلی ئای سمۆڵمان هەبوو ئەو گەردە شەکرێت دەرناکەوی لەسەر ڕووی فڕۆکە سوورەکەی ئەو خشتەیە کە دەیبینن زۆر یارمەتیتان دەدا لە بۆ تێگەیشتنی بۆ ماوە بابەتی گروپەکانی خوێن بۆ نمونە ئەی دوو ڕەگ ئەی یەک ڕەگ بی دوو ڕەگ بی یەک ڕەگ ئەی و بی کە هاوزاڵ بوونە و ئای سمۆڵ بۆ ماوە بابەتی ئای سمۆڵ کە بەرپرسیارە لە گروپی خوێنی ئەوجا بەپێی ئەو خشتەیە ئەمە دەتوانین جۆرەها لێکدان بکەین لە نێوان داکوبابی جیاواز بۆ نمونە ئەی دوو ڕەگ لەگەڵ بی دوو ڕەگ دەبێت هۆی پەیداکردنی چوار ڕوخسار یعنی ئەو پرسیاران ئەگەر بە تەواوی تێبگەیت
بە هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر کورت بێتەوە. بۆ نمونە کام دایک و باب دەبنەوەی ئەوەی چا ڕوخسار دەربکەوی لە گروپی خوێن. یان ئەگەر بڵێن کەسێک دوو خێزان منداڵیان لێبزر بووە، ئەو منداڵە گروپی خوێنی ئۆیە، داک و بابەکە تەماشای گروپی خوێنی داک و بابەکەی بکەین. ئەگەر یەکێک لە داک و بابەکان ئەی بی بوو، حتا ئەگەر داکەکەی ئۆ بوو، داک و بابەکەی تر ئەی دووڕەک یاخود بی دووڕەک بوون، ئەو منداڵەی کە ئۆیە ئایسمۆڵی هەیە، هەبوونی ئەو ئۆیەی لە دراوی پرسیارەکەی وەک لێ نەکات تۆ بزانی ئەو منداڵە ئۆیە سەر دەگەڕێتەوە بۆ ئەو خێزانەی. بەڵام لەو داک و بابەی کە ئەی دووڕەگە و بی دووڕەگە ئەگەری هەبوونی منداڵی ئۆ هەیە، کەواتە احتیمالی گەڕانەوەی منداڵەکە لە بۆ ئەو خێزانەی زیاترە نەک لە بۆ ئەو خێزانەی. عادەتەن دەڵێن کەسە گروپی خوێنی ئەی بی منداڵی ئۆی نابی. ئەگەر دیار دەچی غیری ئەو قسەی من ببەرچاو بکەوی یاخود جێت لێ بووبی، ئەوە حالەتە شتەیە و قسەی زیاتری دەوێت. بۆ نمونە مەسەلەی گۆڕانی گروپی خوێن. بابەتێکی ترمان هەیە عینەن لەو ڕوخسارانە، ئەویش زاڵبوونی ناتەواو. زاڵبوونی ناتەواو لە بەندی هەفتەم بە درێژی باس کرایە. زاڵبوونی ناتەواو یعنی ئەگەر دوو تاک هەڵگری ئەلیلی یەکڕەت بوون لە دوو ڕوخساری سیفەتێکی دیاری کراوە. بۆ نمونە ڕەنجی گوڵی لالە عەباس کە سوورە ئار کەپیتاڵ و ڕەنجی گوڵی لالە عەباس ئار کەپیتاڵ کە سوورە لەگەڵ سپی WW لێک بدرێ، ئەو تاکەی کە پەیدا دەبی پەمبەیی دەبی. ئەو پێ دەڵێن زاڵبوونی ناتەواو. عادەتەن ئەم دەڵێن ناوەندی، یعنی ئەو تاکەی کە پەیدا دەبی تێکەڵە لە ڕوخساری داک و بابەکەی. ئەو ڕوخسارێک کە پەیدا بووە نە دایکەکەیە نە باوکەکەیە، مام ناوەندیە لە نێوان هەردووچیان. ئەو زاڵبوونی ناتەواو لێ دەربدرێژی باسمان کرد. نمونە لە بۆ زاڵبوونی ناتەواو عەباسی قەفقاسی کلکە پشیلە، یعنی ڕەنجی گوڵی لالە عەباس و شێوازی پرچی قەفقاسیەکان کە شەپۆڵدار و نیگرۆ سەرحیان هەیە. ئەگەر نیگرۆیەکەی لەگەڵ سەرحەکە لە خێزانێک وجودیان هەبی، داک و بابەکەم بۆ شێوەیە بن، منداڵەکە ئەگەری ئەوەی هەیە پرچی شەپۆڵدار دەبیچی، مام ناوەندی لە نێوان هەردووچیان. هەروەها لە جۆرێک لە پشیلەکان کە هەیە بێکلک و هەیە کلک کورت و هەیە کلک درێژ، بێکلک و کلک درێژەکە دەبێت هۆی پێداکردنی پشیلەیەک کە ڕوخسارەکەی تێکەڵی باوانە. لە پێداچوونەوەی کەرتی هەیە لە بەندی هەفتە. کەواتە دووڕەجی زاڵبوونی ناتەواو تێکەڵی هەردوو باوانە. بەڵام دووڕەجی گروپی خوێن دەرکەوتنی هەردوو ڕوخساری باوانەکەیە. هەنی ئەوە شتێ بینین کە ئاگادار بین. بابەتێکی تر ڕوخسارەکانی بەزی و بەستراو بە کڕۆمۆسۆمی ئێکس، یعنی ئەو ڕوخسارانەی کە بۆ هێڵەکەیان دەکەوێتە سەر کڕۆمۆسۆمی ئێکس ناو دەبرێن بە ڕوخساری بەستراو بە توخمە کڕۆمۆسۆمی ئێکس. لە کتێبی خۆمان لە بیدایەتی بەندی نوێیەم باسی مێشی میوە کرایە کە بۆ هێڵی ڕەنجی چاو دەکەوێتە سەر کڕۆمۆسۆمی ئێکس. بەڵام ئەمە کە لێرە باسی مرۆڤی دەکەین، دوو ڕوخسارمان هەیە، یەکەچیان نەخۆشی خوێنبەربوون هیمۆفیلیا کە بۆ هێڵەکەی دەکەوێتە سەر کڕۆمۆسۆمی ئێکس، هەروەها حالەتی ڕەنگچێری. ئێکس وای ئەگەر هەڵگری ئەلیلی H سمۆڵ بوو ئەوە هیمۆفیلیای هەیە، بەڵام ئەگەر H کەپیتەڵ بوو هیمۆفیلیای نییە. لۆ بە سمۆڵی چونکە ڕوخسارەکە بەزی و بەستراوە بە ئێکس. لەمێ ئێکس ئەگەر H کەپیتەڵ بوو ئەکەیت ئەوە ساغە. ئەگەر ئێکس H کەپیتەڵ و ئێکس H سمۆڵ بوو ئەوەش ساغە، بەڵام هەڵگری ئەلیلە بەزیوەکەیە
ئەگەر هاوسەرگیری بکە دەبی بزانین هاوسەرەکەی هەڵگری کام ئەلیلە ئەو کات دەزانین ڕێژەی منداڵەکان کو دەبی و ئەگەر H small بوو ئەو کەسە تووشی نەخۆشی خوێنبەربوونی بۆ ماوەیە بووە کە بۆ کاری ژمارە 8 کاری خۆی تەواو ناکات لە کردداری مەیاندنی خوێن لە ئەنجامی ڕوودانی بۆ ماوەبازان ئەو پیتانە لە بۆ هیمۆفیلیای دادەنین و دەکرێت لە زیاتی ئەو ئێچانە بیکەپیتەڵی دابنێن لە بۆ کەڵەر بڵایندنێسی لە بۆ ڕەنگچێری و لە پرسیارەکانی بۆ ماوەی عادەتەن وەکو دۆتێکدا دەندرێت ئەگەر با بڵێن ئەو تاکە ڕسمی بکەین X دۆتەی لەسەردا دەنین یعنی ئەوە هەڵگری ئەلیلە بەزیوەکەیە لە بۆ تێگەیشتنی ئەو مۆزوعی خشتەکەم دروست کردیە هەتا بزانین کو پرسیارەکان حەل دەکەین ئەگەر لەوان بێتەوە بۆ نمونە تێبینی ئەو خشتەیە بکەین ڕوخسارە بابەتی ڕەنگچێ بۆ ماوە بابەتەکەی کووە لە نێرە و بۆ ماوە بابەتەکەی کووە لە مێیە و ڕوخسارە بابەتی چاو ئاسایی یاخود چاو ساخ یعنی ڕەنگبین لە نێرە کووە و لە مێیە لە هەردوو حالەت کووە کە حالەتی هەڵگریشی هەیە یعنی لێرە شتێک فێر دەبین کە نێرە هەڵگری حالەتی هەڵگری نییە هەڵگری یعنی ئەلیلەکی هەیە بەزیوە بەڵام ئەلیلی بەزیو هەروەک باسمان دەکرد ڕوخساری بەزیو دەبی هەمیشە یەکڕەک بێتاوە ئەلیلەکانی یەکڕەک بێتاوە کاریگەریەکەی بەدەربکەوێت بۆ نمونە ئەلێرە هەردوو ئێکسەکە دەبی بیسمۆ بێتا ڕوخسارەکە دەربکەوێت بەڵام ئەگەر یەک بیسمۆ هەبی زاڵەکە کاریگەری وەی دەشارتەوە لێ ئەوە وەکو ساخ دیار دەبی هەروەها لە ڕەنگچێریش عینەن ڕوخسار بابەتەکان ئی کەسێک ئەوەی ڕەنگچێری بوو ئەوەیان ئی خوێنبەربوونە وەکو دەبینین PTHمان لە بۆی دانایە کە وەکو بڵێ ئەلیلی بەرپرسیارە لە هیمۆفیلیایەکەی ساغەکان بەو ئەو ئەگەرانیان هەیە و توش بۆکانجە ئەگەرانیان هەیە ئێستا هەیەک لەو بۆ ماوە بابەتانە وەربگرین دەتوانین لێکدان بکەین و بزانین ڕێژەی نێرە و مێیەی توش بوو هەڵگر ساغ کو دەبی لەو پرسیارانەی کە دێتەوە تایبەت بۆ بابەتێ حالەتی ڕەنگچێری ئەگەر بازدانێک ڕوودا مەسەڵەن زۆرێک لە ڕەنگچێریمان هەیە تایبەتە بە سوور و سەوز یعنی ڕەنگی سەوز لەگەڵ ڕەنگی سوور لێک ناکاتەوە هەروەک ئەو وێنەیە کە دەیبینن چاو ئاسایی کە ئەو سێوە سەوز و زەرد و سوورانە بەو شێوەیە دەبینی بەڵام چاوی ڕەنگچێر هەر سێک ڕەنگ وەکو بڵێ جیاکاری ناکە لە نێوانیان پشکنینی تایبەت هەیە لە بۆ زانینی ڕەنگچێری بۆ نمونە ئەو ڕەنگە سوورە لەگەڵ ئەو ڕەنگە سەوزە لەو پشکنینەی ئەگەر کەسێک ڕەنگچێر بی ئەو ژمارە پێنجەی نابینی لەناو ئەو خاڵە سوورانە ئەوە پشکنینێکی تایبەتە لە بۆ زانینی ڕەنگچێری چییە مەسەلەی ڕەنگچێری ئەو بۆ هێڵانەی کە بەرپرسیارە لە دروستکردنی پرۆتینی تایبەت کە دەبنە هۆی مژینی ڕەنگی جیاواز بۆ نمونە ئەو پرۆتینانەی کە بەرپرسیارن لە مژینی ڕەنگی سوور و سەوز ئەگەر بۆ ماوە بازانیان بەسەردا بێت ئەو کات ناتوانن وەڵامی هەبوونی ئەو ڕەنگە جیاوازانە بدەنەوە لێ کەسەکە تووشی ئەو حالەتەی دەبی کە بەو نەوەی ڕەنگەکان دەبین وە لە وڵاتان لە بۆ مەسەلەی ڕەنگەکانی ترافیک لایتی یعنی حسابی ئەوانەش دەکەن کە ڕەنگچێرن هێمای تایبەت دادەنێن وەکو 4 و 3 و بازنامە ئەوانە ناودەبرێن بە هیمۆفیلیا و ڕەنگچێری ناودەبرێن بە ڕوخسارەکانی بەستراو بە توخمە کرۆمۆسۆمی X لە مرۆڤ ڕوخسارێکمان هەیە ڕوخساری بە توخم کارتێکراوە کە دەڵێن ڕوخساری بەستراو بە X بەستراو بە X بە PTSەکە لێت تێکەڵەبی ڕوخساری بە توخم کارتێکراو بە توخم کارتێکراو یعنیش ئەو نمونەیە کە دەیخینین شێوازی سەرڕوتانەوەیە دەبی ئاگدار بین لێمان تێکەڵ دەبی لەگەڵ ڕوخساری بەستراو بە کرۆمۆسۆمی X ڕوخساری بە توخم کارتێکراو ئەو ڕوخسارەیە کە ڕەگەزەکە یعنی نێرە و مێیە کاریگەریان هەیە لەسەر دەرخستنی ئەو ڕوخسارەیە یەک لەو ڕوخسارانە کە بە نمونەوەری دەگرین شێوازەکانی ڕوتانەوەی سەرە یعنی ئەسڵع بوون ئەو
شێوە جیاوازانی کە بەسەر کەسێکدا دێتن پرچی لە تەنیشتەکان دەڕوە یان لە ناوەڕاستی سەری دەڕوە یان لە نیچەوانی دەڕوە ئەوانە هەمووی شێوازی جیاوازن لە ڕوتانەوەی سەر ئەلیلێک هەیە لە کتێبی خۆمان ناوی لێنرایە ئەلیلی بی کاپیتاڵ ئەو ئەلیلە بی کاپیتاڵە لە نێرە کاریگەری زاڵی دەبی لە مێیە کاریگەری زاڵی نابیتن ئیلا ئەگەر ئەو کاتێک کە هەردوو ئەلیلەکان بەیەکەوە بن بۆ نمونە بی کاپیتاڵ لە مێیە سەڕووتاوەیە لە نێرەش سەڕووتاوەیە بی کاپیتاڵ بی سمۆڵ قژ ئاساییە لە مێیە لەبەر ئەوەی کاریگەری زاڵەکەی بەدەر ناکەوی لێرانی بی کاپیتاڵەکە کاریگەری بەدەر ناکەوی چونکە کارلێکی نێوان هۆرمۆنی دیاریکراو لەگەڵ ئەو بۆهێڵەی دەبێتەوە هۆی ئەوەی ئەو سەڕووتانەوەیە ڕوودا و لە کتێبمان نووسرایە ڕوخسارێکە لەشیە یعنی لەسەر لەش دەردەکەوی بیسمۆڵ قژ ئاساییە لە مێیە و قژ ئاساییە لە نێرە یەک لە پرسیارەکانی 2018 خولی دووەم خشتەکی دابوو داکوبابەکانی دابوو گوتبووی کام داکوباب دەبێت ئەوەی مێیەک لەدایک ببی کە پرچی نەڕوتێتەوە مێیەک ئەگەر پرچی نەڕوتێتەوە یان دەبی بیسمۆڵ بی یان دەبی بی کاپیتاڵ بیسمۆڵ بی ئەوجا لە خشتەکەی کە تەماشامان دەکرد وەڵامەشی دیاریکراو هەبوو کاریگەری بڕی هۆرمۆنی تێستۆستیرۆن دەوری هەیە لە دەرخستنی ئەو شێوازی سەڕوتانەوەی لە نێرەی زیاتر طبعا خۆتان زانن ڕێژەی هۆرمۆنی تێستۆستیرۆن لە نێرەی زۆر زیاترە لێ کارێک دەکاتن لەگەڵ ئەلیلی بی ئەوەی لەسەر چاوەکان هەیە بۆ هێڵی بەرپرسیار لە ڕوتانەوەی سەر دەکەوێت سەر کڕۆمۆسۆمی ئێکس بە زۆری لەسەر چاوەکانەوە هەیە بەڵام لێرە دیاری نەکردێتەنە ئاماژەی بەوەی کردیە کە ئەو ڕوخسارە لەسەر لەش دەردەکەوێت هەندێک جار دەڵێن ئەوانەی کە سەریان دەڕوتێتەوە عیلاقی هەیە بەو ئێکسێک کە لە دایکیەوە بۆی هاتی ڕوخسارێکمان هەیە ڕوخسارەکانی تاک ئەلیلی پێ دەڵێن ڕوخساری تاک ئەلیل یعنی لەشیە وەزاڵە و بەیەک ئەلیل کاریگەریەکەی بەدەردەکەوێت 200 ڕوخساریان دۆزیوەتەوە زانایان کە تاک ئەلیل و دەست بەسەر ینی تاکە ئەلیل دەست بەسەر دەرکەوتیان دەگرێت یەک لەوانە نەخۆشی هانتینگتۆنە نەخۆشی هانتینگتۆن ئەو زانە هانتینگتۆنە کە لەو نەخۆشی کۆڵیوەتەوە و نەخۆشی دیارکردیە بارێکی لەشی و زاڵە بە لە بیرچوونەوە ڕفتاری تون زیاد دەکرێتەوە هەروەها لە تەمەنی 30 هەتا 40 ساڵی دەردەکەوی و لە ئاخیری دەبێتەوەی کە شەنگبوونی ماسوولکە و توندی تێکچوون لە باری ژیری یعنی نەخۆشیەکی تووشی نەخۆشی ژیری تون دەبێت دواتر کۆتایی دێت بە مردن یعنی کۆنتڕۆلی ماسوولکانی لەشی خۆی ناکە ئەوەش بەسەبەبی ئەوەی تووشی داخران دەبێتن لە دەماغی ئەو کەسێک کە تووشی ئەو نەخۆشی بووە نەخۆشی هانتینگتۆن بۆ هێڵەکە HD پێ دەڵێن و کاریگەری هەیە لە گواستنەوەی چیکڵدانەکان لە دەمارەخانەکان وە قسەیت کەشی لەسەر هەیە لەو شتەیەکە لە کتابمان هەیە بەڵام ئەوەندە دەبوو کۆلی 12 کافیە قوتایبانی بۆ ڕێز لێرە حەزم کرد شتێک باز بکەم ئەویش دەکرێت پرسیارێک بێتەوە بڵێتن لە شێوازەکانی ڕوتانەوەی سەر دەکرێت بۆ ماوە بابەت وەکو یەک بی لە دوو تاک بەڵام ڕوخسارەکە بە جیاوازی بەدەربکەوێت بۆ نمونە بی کاپیتاڵ بی سمۆڵ لە مێیەی ئاساییە پرچی بەڵام لە نێرەی سەڕووتاوەیە ئەوجا ئەوە دەتوانین تێگەڵی بکەین لەگەڵ پرسیارێکی تر کە ئایا دەکرێت بۆ ماوە بابەت جیاواز بی بەڵام ڕوخسار وەکو یەک بی ئێستا لێرە بۆ ماوە بابەت وەکو یەکە بەڵام ڕوخسار جیاوازە ئایا دەکرێتن بۆ ماوە بابەت جیاواز بی ڕوخسار وەکو یەک بی بەڵێ لە سیفەتەکانی ڕۆکی پۆڵکە بۆ نمونە تی کاپیتاڵ قەت درێژە تی کاپیتاڵ تی سمۆڵ عینەن قەت درێژە ینی بۆ ماوە بابەت جیاواز بەڵام ڕوخسار وەکو یەک لێرە بۆ ماوە بابەت وەکو یەک ڕوخسار جیاواز
بینەوە لای نەخۆشی هانتینگتۆن جەماعەت لێرە پرسیارێک هەیە دەڵێ کام لەم نەخۆشیانە بەوە دەناسێتەوە کە تێکچوون هەیە لە ژیری. یەک لەوانە نەخۆشی هانتینگتۆن هەروەکو لێرە باسمان کرد تێکچوون دەدا لە ژیری، هەروەها نەخۆشی یان حالەتی داون دیاردەی داون، هەروەها نەخۆشی فینالکیتۆنیۆریا. پرسیارێک لە کەلۆری هاتبووە کام لەم نەخۆشیانە دەناسرێتەوە بە تێکچوونێک لە باری ژیری هانتینگتۆن داون فینالکیتۆنیۆریا. ئەگەر ئەو خشتانە تەماشا بکەین کە لۆمان ڕوون دەکاتەوە کە چۆن نەخۆشی هانتینگتۆن بۆ ماوەبەتەکەی چۆن دەبی. ئەگەر کەسێک نەخۆش بی تەمان یەک ئەلیلی هەیە نەخۆشە، ئەوەش یەک ئەلیلی هەیە نەخۆشە، ڕاستە ئەو دوایان دووڕەگن، بەڵام ئەو ڕوخسارە بابەتەی کە لەو دووڕەگەی دەردەکەوی نەخۆش ئەوەی کە ئێچ سمۆڵە ئەو نەخۆش نییە. خراپی ئەو نەخۆشیی چییە؟ بیدایەت حتا ئەوانەی کە هاوسەرگیری دەکەن ئەگەر ئەنی پشکنینیان نەکردویتن سەرەتا لە بۆ بوونی ئەو بۆ هێڵەی، لەوانەیە منداڵیان ببی بۆ منداڵەکانیش دووچاریە یعنی ئەو نەخۆشی دەبن. نەخۆش H capital H small لەگەڵ ساغر کە نەخۆش نییە، H capital H small نەخۆشە، نەخۆش نییە، نەخۆشە، نەخۆش نییە. هەروەکو ئەو یاسایە کە پێشتر باسم دەکرد یەک ڕەگەک لە دوو ڕەگەک بدرێت 50 ئەو داکوبابە دەرەستنەوە. ئەو خشتەی دەبینن قوتابیانی بەڕێز ئەوانەی متابعی ئەوانەیە دەکەن کورتکردنەوەی هەموو ئەو ڕوخسار و تێکچوون و ناپاویە بۆ ماوەیانەیە لەگەڵ نمونونەکانی کە باسمان کرد. سیفەتی فرەبۆهێڵی، سیفەتی ئاڵۆز، ئەلیف زۆری، زاڵبوونی ناتەواو، ڕوخساری بەستراوە بە توخمە کرۆمۆسۆمی X و ڕوخساری بە توخم کارتێکراوە و ڕوخسارەکانی تاکەلیل. هەر یەک لەوانە ئەگەری هاتنەوەیان هەیە بە شێوازی جیاواز هەروەکو لە بڵاوکراوەی 500 بژاردنەکەی هەندێک پرسیاری هەیە لەوێدام نایە و ئەو پرسیارانەی کە تاقیکردنەوەی گشتی ئەگەر متابعی بکەن دەبینین بە چ شێوازە پرسیارەکان دێتەوە. ئایا دەکرێتن ئەمە ئەو دیاردانەمان هەبی یاخود ئەو حالەتانەمان هەبی پێش وەخت ئەمە دیاری بکەین، یان کەسێک یان دوو هاوسەر دەکرێتن دیاری بکەن ئایا کۆرپەلەکەیان کووە یان ئەو منداڵەیە کە لە دوا ڕۆژ دەیان بیکووە. لێنۆڕینی بۆ ماوەییمان هەیە. لێنۆڕینی بۆ ماوەیی یعنی پشکنینی خودی هێلکاری کرۆمۆسۆمەکانە، یانیش گەڕانە بە دوای پرۆتینێکی دیاری کراوە لە خوێن، یاخود لێنۆڕینی ڕاستەوخۆی DNA. هەرسێک حالەت هەرسێک شێواز هێلکاری کرۆمۆسۆمەکان یان پرۆتینی دیاری کراو یان ڕاستەوخۆ لە DNA دەتوانین ئەمە پشکنینی لەسەر بکەین، لێنۆڕینی لەسەر بکەین هەتا بزانین ئایا ئەو بۆ هێڵانەی کە ئەمە خیندیتمانیان ئەمە شارەزاییمان هەیە لەسەری یان لە جینۆمی مرۆڤی دیاری کرایە لەو تاکانە هەیە لەو کۆرپەلانە هەیە یان نییە. تا ئێستا یعنی پزیشکان بەپێی چاپی کتابەکەی خۆمان دەتوانین دەستنیشانی 200 تێکچوونی بۆ ماوەی بکەم. مەسەلەن دەکرێت ئەمە دەستنیشانی ئەوەی بکەین ئایا منداڵێکمان نەخۆشی هەستیاری هەیە لە بۆ پاقلەی، نەگەڵ ئەو کاتە ئەمە هەستی پێ بکەین ئەو کاتێکە گەورەیە و ڕۆژێک لە ڕۆژان پاقلەی دەخۆباری تەندروستەکەی تێک دەچێت. دوو جۆر لێنۆڕینی بۆ ماوەییمان هەیە. چ گرنگە لەو لە هەردووچی بزانین؟ ئەو ماوەیە کە تیایدا فەحسەکە دەکرێت و کامەیان و لە چ دەکۆڵدرێتەوە لەو فەحسانە لەو پشکنینانە. یەکەچیان پێ دەڵێن جیاکردنەوەی شلەی سەراو. ئەو ئافرەتەی کە سک پڕە لە هەفتەی 14 و 16 دەتوانین لە ڕێگەی سۆنە شوێنێک دیاری بکەین کە گونجاوی لە بۆ وەرگرتنی سامپڵێک لەو سەراوەی کە سەرا خۆتان دەزانن ئەو شلەی لە کۆرپەلەکە لە ناوێتی طبعا خانەکانی کۆرپەلەکەی لە ناو سەرا وجودی هەیە. ئەگەر شلەی سەرا وەربگرین بە دەرزی تایبەت پاش پشکنینی تایبەت تا بزانین لە چێن گونجاوە دەرزێکە لەوێن دەربدرێت سامپڵێک لە سەراوەکەیەوە دەجێت ئەو خانانێک کە تێدایە بە ڕێگەی تایبەت جیا دەکرێتەوە پاشان هێلکاری کرۆمۆسۆمەکان ئامادە دەکرێت هەتا بزانین ئایا هەبوونی تێکچوونێک لە
ژمارەی کرۆمۆسۆمەکان یاخود دواتر بزانین بۆ هێڵی دیاریکراو لە نەخۆشیی دیاریکراو ئایا وجودی هەیە یان نییە. زیادکردنەوەی شلەی سەراو هەموو جارەها بە قوتابیان دەڵێم یعنی لە نێوان هەفتەی 14 و 16 دەڵێم 14 و 16 و هەتا تێکەڵ نەکەی لەگەڵ پشکنینی گۆچکەکانی کۆریۆنی، چونکە ساڵێک پرسیارێک هاتبووە کە ئەسڵەکەی ئیماراتی بوو، دەرێ لە کام لێنۆڕین زووتر دەستنیشانی ناتەواویە بۆ ماوەیەکان دەکرێت. مادەم دەڵێ زووتر کەواتە ئەو ماوەیە کە پشکنینەکەی تێدا دەکرێت. پشکنینە چکەمان هەیە؟ پشکنینی گۆچکەکانی کۆریۆنی ئەویش لە نێوان هەفتەی هەشتەم و دێهەم دەکرێت. خۆتان دەزانن گۆچکەی کۆریۆنی وێڵداش کە بەشەکی هەیە تایبەتە بە کۆرپەلەی و بەشەکی هەیە تایبەتە بە داکەکەی کە لە وێڵداشەوە ناوکەپەتێک درێژ دەبێتەوە لە بۆ کۆرپەلەکەی و لە ڕێگەی و ناوکەپەتەکەی ئاڵگۆڕی مادەکان دەکرێت لە نێوان داک و کۆرپەلەکەی. لە هەفتەی هەشتەم هەتا دێیەم ئەمە دەتوانین پشکنینی گۆچکەکانی کۆریۆنی بکەین، چونکە لەو ماوەیەی جارێ وێڵداش زۆر سەر نەکەوتیە، هەر لەبەر ئەوەیە کە لە هەفتەکانی بیدایەت ینی ئامۆژگاری دەکرێن دایکەکان سکپڕەکان هەتا شتی قورس هەڵنەگرن یاخود ئاگداری بەربوونەوە و تەندروستی کۆرپەلەکەیان بن. لە جیاکردنەوەی شلەی سەراو لە چ دەنۆڕین؟ لە سەراو دەنۆڕین هەتاوەکو خانەکانی کۆرپەلەی ببینینەوە و کرۆمۆسۆمەکان دیاری بکەین. بەڵام لە پشکنینی گۆچکەکانی کۆریۆنی سامپڵێک لە خانەکانی گۆچکە کۆریۆنەکانی نێوان دیواری منداڵدان و کۆرپەلەکەی وەردەگیرێت. تەڵعاً لەبەرچە ئەوی شانە دەکەین بۆ ئەوەی لێنۆڕینی کرۆمۆسۆمەکان بکەین بۆ یاخود لە بۆ ئەو پرۆتینانەی کە لەو دوو شوێنە وجودیان هەیە و لە بۆمان ئاسان دەکات ئایا چ ناتەواویەک هەیە لە کۆرپەلەکەی. ئەو وێنەیەش هەتا ئێستا نەهاتەوە بە کەلۆری، بەڵام وێنەیەکی گرنگە و بزانین ئەو دوو لێنۆڕینە چ کاتێک دەکرێت و لە چ دەکۆڵدرێتەوە. وێنەکەنە بەڵام زانیاریەکان گرنگە زیاتر. خشتەکەی لە کتابمان ئەو خشتەیە هەندێک تێکچوونی بۆ ماوەی گرنگ و نیشانەکان و شێوازەکانی بۆمانەوەیە. لەو خشتەیە وەکو هەتا ئێستا لە کتاب یعنی هەتا ئێستا لە بەکەلۆری ئەوەی کە هاتبیتەوە زیاتر ناسینی ئەو ناتەواویانەیە ئایا لە ڕووی لەشی و زاڵیان لەشی و بەزیوە و نیشانەکان نەهاتینەوە. لەگەر هاتنەوە ئێستا لەسەر خەیاڵم نییە لەوانەیە زۆر بەکەمی. ناوی بۆ هێڵەکان یعنی ئەوەی ئەمن لێرە تێبینی دەکەم نەخۆشیەکە ناوی چییە، نیشانەکانی و ئەو پرۆتینە ساغە ئەگەر هەبی کاریگەریەکەی کووە، پاشان لەسەر کام کرۆمۆسۆمە بۆ هێڵی بەرپرسیا لەو نەخۆشی و ئایا ئەو کرۆمۆسۆمە لەشیە یاخود توخمیە بۆ لەسەر ئێکسەڵ جیرایە لەسەر لەشە کرۆمۆسۆمەکانە جیرایە و ئایا ئەو ڕوخسارە لەشی و زاڵە یاخود لەشی و بەزیوە. ئەو نەخۆشیانێکە ئیحتیمالیەکە چیان نەخۆشی هانتینگتۆنە کە بە درێژی باسمان کردووە. ئەوەی کە بە درێژی باسکرا لە کتابمان تاوانە و ئەگەری زیاتری هاتنەوەی هەیە و پرسیار لەسەر تۆمارە سەڵەگعینەن لەسەری هاتیتەوە دەبی بزانین لە نەخۆشی هانتینگتۆن چونکە لەشی و زاڵە حالەتی هەڵگر هەیە بەڵام هەڵگرەکە ڕوخسارەکەی بە دەریە خستیە. نیشانەکان تێکچوونی بەرەبەرەی شانەکانی دەماغە، پرۆتینی هانتینگتۆن پێوەستە بە جوڵی گواستنەوەی چیکڵدانەکان دەمارەخانەکان. ئەو هێڵەی کە ئەو دێرەی کە نووسرایە بازدان دەبێتەوە پەیداکردنی لە بەرژیان زیادە لە کۆدۆنی CAG لە بۆ هێڵەکە CAG گلوتامینە ترشی ئەمینی. ئەوە لە کتابمان بە درێژی باسی ئەو مۆزوعانە نەکرایە. لۆیە ئەمەش درێژی نادەینە ئەو بابەتەی، تەنها ئەوەی ئەمن لێرە حەز دەکەم بزانین ناوی نەخۆشیەکەی، ناوی بۆ هێڵەکەی و ئایا ژمارەی کرۆمۆسۆمەکە ئەوەی کە هەڵگری ئەو بۆ هێڵەیە ژمارەی چەندە، ئایا لەشی و زاڵە یاخود لەشی و بەزیوە و ئەو ڕێژەیە کە لە ئەخیری هەیە منداڵبوونەکانی مرۆڤدا، ڕێژە لە نێو منداڵبوونەکانی مرۆڤدا ئەگەر ملاحەزە بکەین مەسەلەن دەڵێ یەک لە 900 کەنەدی بچینە فەڕەنسی یان لە یەک لە 2000 ئەوروپی، ئەوانە دانەری کتێبەکەی چونکە لە ئەمریکایە ئەو خشتەیە تایبەتە بەوێندە یعنی ئەو خەڵکانەی کە لە ئەمریکا دەژین
ئەسڵیان فەڕەنسیە ئەسڵیان کەنەدیە یان ئەوروپینێک هاتین ئەمریکای ڕێژەی دەرکەوتنی ئەو قسارەی لەوێن چۆنە ئەگەر ئەو لێکۆڵینەوەی لەسەر شاری خۆمان باە تەڵا زۆر گرنگتە بۆ ڕێژانەمان بزانی بە نەخۆشی بەرشاڵبوونی چیکڵدانی پێشتر باسمان کردیە و CFTR بۆ هێڵەکەیتی و گواستنەوەی لایەنەکانی کلۆرید لە ڕۆکەشەخانەکان لەسەر کرۆمۆسۆمی 7 و لەشی و بەزیوە نەخۆشی کەمخوێنی داسوولکەیی کە لەسەر کرۆمۆسۆم ژمارە 11ە بۆ هێڵەکەی ناوی HBB بیتا گلۆبین یان بێتا گلۆبین HBB یعنی هیمۆگلۆبین سەبیونیت بێتا ئەوە کاریگەری هەیە لە گواستنەوەی ئۆکسجین لە خۆکە سوورەکە تێکچوونی شێوازی خۆکە سوورەکە ئەو حالەتەمان لە بۆ دروست دەکات تەڵە نەویش لە ئەنجامی بۆ ما بازدا فینایل کیتۆنیۆریەمان هەیە کە فینایل ئەلەنین هایدرۆکسیلەیز ئەوە ئەنزیمەکە دەبێتەوە هۆی گۆڕینی ترشی ئەمینی فینایل ئەلەنین لە بۆ تایرۆسین ئەگەر ئەو ئەنزیمە نەبی مادەی ژەهراوی کەڵەکە دەبی لەشی ئەو کەسەی و زیاتر لە منداڵەکان و لە تەمەنی زووی منداڵی کاریگەری دەبیتن لەسەر باری تەندروستی منداڵەکەی لەسەر کرۆمۆسۆم 12 بۆ هێڵەکەی و تێکچوونی ژیری لەگەڵا و لە شی و بەزیوە یعنی ئەوانەی کە لەناو شێوە هێلکەیەکانم دانایە ڕەنگە سوورەکان ئەوە زاڵەکەیە لە شی و زاڵە ڕەنگە شینەکان لە شی و بەزیوە کەسکەکە بەستراوە بە یەکەس حتا لە تۆمارە چەڵێک پرسیار لەسەری هاتیتەوە شێربەجێ مەمەک بۆ هێڵەکەی ناوی بڕکەوەنە یاخود BRCA1 ئەوە پرۆتینە تەندروستەکەی وە دەکاتن لوو دروست نەبیتن لە مەمەک یاخود لە هێلکەدا ئەگەر ئەو پرۆتینە چ دەکات ئەو پرۆتینە دەبێتەوە هۆی چاکسازی لەو زیانانەی کە تووشی DNA دەبێت تەمان ئەگەر بۆ هێڵەکە گرفتی بەسەردا بێت یاخود هەبوونی هەروەکو باسمان کرد بۆ کاری ژینگەی وە دەکاتن ئەو حالەتە دەربکەوی لە کەسەکەی لە شی و زاڵە هەروەکو هانتینگتۆن لەسەر کرۆمۆسۆم 7 حالەتە چکەمانەیە نەخۆشی خوێنبەربوون هەروەک باسمان کرد کە ئەلیرەکەی دەکەوێت سەر کرۆمۆسۆمی X بۆ هێڵەکەی ناوی F8 یعنی هۆکاری 8 بەرپرسیارە لە کرداری خوێنمایاندن تەڵان نەبوونی یاخود تێکچوونی وە دەکاتن خوێن نەمەی ئەو کاتێکە برینێک لەو کەسەی دروست دەبی لە پاش ئەو خشتەی باسیەوەی دەکەین ئایا نەخۆشیە بۆ ماوەیەکان چارەسەریان هەیە ئەو حالەتانە لە بە هەندێک ڕێگا دەتوانین کۆنتڕۆلیان بکەین نەخۆشی چکەمانەیە نەخۆشی تێی ساکس نەخۆشی تێی ساکس تێکچوونە کە تووشی ناوەندە دەمارە کۆئەندام دەبی لە تەمەنی منداڵی دەبێتەوە هۆی مردن تەڵان ئەنزیمی هێکسۆسامینیدەیز پاشەڕۆکان هەڵدەوەشێنێت لە لایسۆسۆم تەڵان ئەگەر ئەو ئەنزیمە گۆڕانی بەسەردا بێ یاخود تێک بچی پاشەڕۆیەکان کەڵەکە دەبن لە دەمارەخانەکەی لەسەر کرۆمۆسۆمی ژمارە 15 و لە شی و بەزیوە زۆر پرسیار دەکەی هەروە گوتم ئایا خشتەیەک و دێتەوە ناوی نەخۆشیەکەی شێوازەکەی کووە لە شی و زاڵە لە شی و بەزیوە لەسەر کام کرۆمۆسۆمە ناوی بۆ هێڵەکەی و ئەگەر ئەم قوتابی بن بەڕاستی من هەمووی دەخینم لەبەر چ ئەوە وەکو پرسیارێکە وەکو یعنی ئەگەرێکە هەر لەحزەک بێتەوە دێتەوە و ئەو کات ناتوانانی بڵێ ئەمە خۆم حازر نەکرد لەوە ناپرسیاری هەروەکو ساڵی یەکەم کە خشتەکەی هۆرمۆنەکان هاتەوە کە زۆر لە قوتابیان تەسەوری ئەوانە دەکرد ئەو پرسیارە بێتەوە کەواتە بۆ ئەوانی حەز دەکەن سەڵ بینن بە ئاگیان لەوانەش بین ئەگەر ئەو پرسیارە بێتەوە مبەڕەکە ئەوەیە لە کتابمان هەیە بابەتەکمانەیە پێڵێن ڕاوێژپێکردنی بۆ ماوەیی ڕاوێژپێکردنی بۆ ماوەیی یعنی ڕێی وەرگرتنی کەسێکی پسپۆرە لە بۆ ماوەی مرۆڤ ئایا ئەو دوو هاوسەرەی کە هەڵگری ئەلیلەکانی ئەو ڕوخسارە دیاریکراوەینە ئایا کاریگەریان چۆن دەبیتن ئەگەر هاوسەرگیری بکەن لەسەر دەرکەوتنی ئەو ڕوخسارە لەسەر منداڵەکانیان کو دەبێت طبعا سەنتەری تایبەت هەیە لە وڵاتان کەسی پسپۆر تایبەت هەیە بۆ پشتێنی تایبەت هەیە دەتوانین هەر زوو دەستنیشانی ئەوەی بکەین ئایا منداڵەکانمان کو دەردەچن باش ئەگەر ئەو هەموو حالەتانە هەبن ئەی باسمان کرد و ئەو ناتەواویانە هەبن و بە پشکنین
دەستنیشان بکرێن و پێشگیری لێ بکەین بە ڕاوێژپێکردنی بۆ ماوەی ئەگەر ئەو نەخۆشیانە دەرکەتن ئەمە بە چ ڕێگایەک بتوانین کۆنتترۆلیان بکەین. چارەسەرکردنی نەخۆشیە بۆ ماوەیەکان بە 5 ڕێگا دەکرێت ئەگەر کورتی بکەینەوە. ڕێگای یەکەم خۆراک پارێزی بەهێز لە بۆ توشبووان بۆ نمونە کەسانی کە نەخۆشی فینالکی تۆنیۆریان هەیە ئەو خواردنانە نابێ بخۆن ئەوی ترشی ئەمینی فینال ئەلەنینی تێدایە. حتا ئەگەر ملاحەزەی قوتی بیبسی دایت بکەیت لەسەری نووسرایە ئەوانەی نەخۆشی فینالکی تۆنیۆریان هەیە کە کورتکراوەکەی پیکەیوە ئەو بەرهەمەی نەخۆن باشە، چونکە لە ئەنجامی هەبوونی ئەو ترشە ئەمینی کە دواتر ناگۆڕدرێت لە بۆ ترشی ئەمینی تایرۆسین بەهۆی نەبوونی یاخود تێکچوونی ئەو ئەنزیمەی کەڵەکەبوونی ئەو مادە ژەهرەیانە ڕوودەدا و نیشانەی تایبەتی هەیە. یەک لەو نیشانانەی کە زۆر دیارە بۆنی میزیان ئەو منداڵانە یاخود ڕەنجی پێستیان. تاوان ئێستا لە ڕێگەی پشکنینی خوێن تەمەنی منداڵەکەی چەند ڕۆژێک دەتوانین دەستنیشان بکەین ئایا ئەو منداڵە نەخۆشی فینالکی تۆنیۆریا هەیە یان نە. دەبێ ئەوەش بزانین ئەوە باسم کرد کەم و کوڕی تند لە ژیری ئەو کەسانە ڕوودەدا ئەوانەیە کە تووشی نەخۆشی فینالکی تۆنیۆریا بوون کەواتە دەتوانین هەندێک نەخۆشی بۆ ماوەی هەیە بە خۆراک پارێزی کۆنتترۆلی بکەین. یەک لەوانە نەخۆشی فینالکی تۆنیۆریا. پەیڕەوکردنی میکانیزمی تایبەت بۆ چارەسەرکردنی نەخۆشیە بۆ ماوەیەکان. میکانیزمی تایبەت یعنی جوڵەی تایبەت. مەسەلەن نەخۆشی بەریشابوونی چیکڵدانەیە یەک لەو چارەسەریانەیە کە دەکرێت کەسی پسپۆڕ بۆ ماوەی 45 خولەک لە پشت و سینجی ئەو کەسەی دەدا هەتاوە ئەو لینجە مادەیە کە هەیە هاوشێوەی ئەو لینجە مادەیە کە لە کەسە کە تووشی دەردەکانی کۆندامیان ئاسێوی فڕێ دەدا و کەمەک تووشی کەمەک هەست بە ئارامی دەکاتن ئەو کەسێک ئەو نەخۆشیی هەیە بۆ ماوەی 45 خولەک ئەو لێدانە دەکرێت لە سینگ و لە پشتی ئەو کەسی هەتاوەکو لینجە مادانەیە کە کۆبنێتەوە فڕێ بداتن. ڕێوشوێنی خۆپاراستن دژ بە نیشانەکانی ئەو نەخۆشیی. دوو حالەتمان هەیە، نەخۆشی شەکرە و نەخۆشی هیمۆفیلیا کە موشکلە هەیە لە هەبوونی هۆرمۆنێکی دیاریکراوە لە نەخۆشی شەکرەی هۆرمۆنی ئینسولین. دەکرێت ئەمە هۆرمۆنی لە دەرەکی وەربگرین کە هۆرمۆنەش حازر دەکرێتن هەروەک لە بەندیدێن باسی دەکەین دواتر لە ڕێگەی بەکتریای تایبەت لە شوشەی تایبەت دەکرێت و کەسێک وەری دەگرێت بۆ ئەوەی تعویزی ئەو کەمی ئەو هۆرمۆنی بکاتن یاخود نەبوونی ئەو هۆرمۆنی بکاتن لە لەشی خۆی. هەروەها هیمۆفیلیا کە پرۆتینی تایبەت هەیە ڕۆڵی هەیە لە کرداری خوێنمایاندن دەکرێت لە حالەتی حادیسەی دیاریکراوە کە کەسەکە تووشی خوێنبەربوون دەبێت ئەمە ئەو دەرزیانیان لێ بدەین. پێڕەوکردنی هەندێک زۆری کرداری نەشتەرگەری تەمان نەشتەرگەری تایبەت هەیە ئەگەر ناتەواویەک هەبوو لە کۆرفەلەیەک یاخود لە کەسەکی کە هەڵگری ئەو ناتەواویە بۆ ماوەیە هەیە دەکرێت بە نەشتەرگەریش. حالەتی ڕێگەی پێنجەم چارەسەرکردنی بۆ هێڵیە، ئەویش نوێترین چارەسەریە و زۆر گرینگە و تەکلیفی زۆرە. گۆڕینەوەی بۆ هێڵەکی تەندروستە بۆ هێڵەکی ناتەندروستە بە بۆ هێڵەکی تەندروست. یعنی ئەو بۆ هێڵێکە تێک چووە لە ڕێگەی تایبەت دەتوانین بۆ هێڵەکی تەندروست لە بۆ کەسە بگەڕێنینەوە هەتا ئەو کەسە چاوتەوە. بەڕاستی خۆم یەک ڤیدیۆم دیت لە یوتیوب فەتەکی زۆریشم تابعی ئەو بابەتە نەکردیە. کەسێک نەخۆشی بەریشابوونی چیکڵدانەیە هەبوو هەروەک لە ڤیدیۆیەکەی بینیم ئەگەر دەستم کەوتەوە نیشانتان دەدەم یاخود دادەنیم لە پێیجەکەی چارەسەرکردنی بۆ هێڵی لە بۆ کرا و دەگوترا کە چاک بوویتەوە لە نەخۆشیەکەی. چارەسەرکردنی بۆ هێڵی لەسەر دوو ئاست دەکرێت. ئاستێک لە شەخانەکە، یعنی ئەگەر لە شەخانەکانی کەسێک تووشی ئەو حالەتێک بوو ناتەندروست بوو چارەسەرکردنی بۆ هێڵی لە بۆ بکەین، یان لەسەر ئاستی زۆربوونە خانەکان یاخود دەتوانین بڵێن هێلکە یاخود تۆخانەکان، هێلکە خانەکان یاخود تۆخانەکان. بەڵام ئەو حالەتە چارەسەرکردنی بۆ هێڵی لە زۆربوونە خانەکان لە باری مرۆیی یاخود لە باری ئینسانی نەخواستراوە بە هۆکاری ئەوەی لەوانەیە ببێتە هۆی دەرکەوتنی یعنی کۆرپەلەی ئەوها کە هەڵگری ڕوخساری ناچاوەڕوان کراوە. چونکە خۆتان زانن هەموو ڕوخسارەکان دەگەڕێنەوە لە بۆ هێڵی تایبەت. ئەگەر ئەو بۆ هێڵانە گۆڕانکاریان بەسەردا بێت تەمان نەتیجەیان
سیر دەبیتەوە لێکۆڵینەوە بەردەوامە هەر وەک گوتم لەوانەیە یعنی مسۆگەر نەبوونی نەتیجەکەی یاخود تەکلیفە زۆرەکەی چارەسەریەکە بۆ بکاتن ئاستەکبی لە بەردەم بەکارهێنانی ئەو نەوە چارەسەری. نمونەیەک لە بۆ چارەسەرکردنی بۆ هەڵی ساڵێک لە ساڵەکانی کە پرسیارەکان بە شێوە شایەت داهاتەوە نووسرا بوو باسی چارەسەرکردنی بۆ هێڵی بکە. نمونە کەسێک نەخۆشی بەریشابوونی چیکڵدانەیی هەبوو هەروە گوتمان بۆ هێڵی CFTR ئەگەر ناتەواوە یان ئەگەر گۆڕانی بەسەردا هاتیە بازدانی بەسەردا هاتیە و نابێتەوە هۆی گواستنەوە ئایەنەکانی کلۆری دەتوانین ڤایرەس بەکاربێنین. ئەو ڤایرەسە ئەو بۆ هێڵەی مرۆڤیەی لەناو DNA-یەکەی دابنین و ڤایرەسەکەی تووشی خانەکانی سیەکانی ئەو کەسەی بکەین. طبعاً هەروەک دەزانن لە بەندی هەشتم باسمان کرد DNA ڤایرەس دەڕواتە ناو خانەکانی ئەو کەسەی لەوێندە ئەو بۆ هێڵی CFTR دابین دەکرێت لەوێندە لە ڕێگەی ئەو ڤایرەسی کەواتە دەتوانین بڵێن ڕاستە ڤایرەس کە ئەمە زۆر یعنی ناوی بەخراپ هاتیەوە نەخۆشیەکانی ڤایرەسی چارەسەریان نییە بەڵام لە لێکۆڵینەوە بۆ ماوەیەکان گرنگی زۆری هەیە. بۆ نمونە چارەسەرکردنی بۆ هێڵی ئەگەر ڤایرەس بەکاربێنین لە بۆ گواستنەوەی ئەو DNA ئەوە کاریگەریەکی بەرچاوە لە بەکارهێنانی ڤایرەس. ئەو کردارە هەتا ئەوەندە کاریگەری دەبی هەتا ئەو ڤایرەسە بوونی هەیە هەتا ئەو بۆ هێڵە بوونی هەیە پاشان دوای ئەوەی کە بۆ هێڵەکە بوونی نەما لەو خانانە دەکرێت دیسان ئەو کردارە دووبارە بکرێتەوە. قوتابیانی بەڕێز ئەو بەشانە بوو ئەو بابەتانە بوو کە لە بەندی نوێیان مابوو لەوانەیە ئەوڕۆ لە بۆتان ڕوو کردەوە بە هیوام کە تێگەیشتن و ڕوون بێت دەلاتان هەروە گوتم ئەگەر پرسیارتان هەبوو دەتوانن بنووسن لەبۆم چ لە ڕێگەی پێیجی کۆمەلگەی بارز یاخود لە ڕێگەی پێیجی زیندەزانی یاخود لە ڕێگەی فەیسبووکی خۆم یان بە شێوەی پەیوەندیکردنی تەلەفۆنی دەتوانم وەڵامتان بدەمەوە. گرنگ ئەوەیە ئەنگۆ هیچ گرفتان نەبێت لەو بابەتانە وە زانیاری تەواوتان هەبی و کۆنتڕۆلی بابەتەکان بکەن. وانەی داهاتوو باسی کەرتیەکەمی بەندی دێم دەکەین باسی تەکنۆلۆژیای DNA دەکەین و سوودەکانی تەکنۆلۆژیای DNA و ئەو هەنگاوانەی کە پەیڕەو دەکەین لە بۆ دەستکەوتنی جێپەنجەی DNA هەر یەک لە هەنگاوەکان بە درێژی باس دەکەین ئینشاءڵڵا لەوانەی داهاتوو. ئومێدم وایە سوودتان وەرگرتبی تا بە گەیشتنەوەیەکی تر خوداتان لەگەڵ.